بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە ئەمشۆ لە بەرنامەی گفتوگۆ بەوەی بە خزمەتەوەی عزیز و خۆشەویست شاد بینێتەوە بۆی قسە و گفتوگۆ بکەین لەسەر تەوەرێک کە لە ئێستادا مەترسیەکی جددی هەیە لەسەر کۆمەڵگای کوردی کە ئەویش قسەکردنە لەسەر مەترسی مادەهۆشبەرەکان و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەیان. دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوێک لە هەولێر ئامارێکی ڕاگەیاند لەسەر دۆخی ناو زیندانیەکان، بەڵام ئەوەی کاتژێگەتی ڕامان بوو باسی لەوە کرد لە 135 زیندانیەکانی عێراق کە نزیک لە 19 پارێزگا ئەم داتایان دەرهێناوە باز لەوە دەکرێت مادەی هۆشبەریان تێدایە و بازرگانی و بەکارهێنانی تێدایە لەناو زیندانەکان و گرتوخانە چاکسازیەکاندا کە دیارە چاکسازیەکانی هەرێمیش دوور نین لەو بازرگانیکردن و بەکارهێنانی مادەهۆشبەرەکاندا کە تەنانەت زۆر جار دەبیستین هەم لە زاری خەڵکەوە هەم لە زاری گیراوانەوە هەم لە زاری بەرپرسانی لایەنە پەیوەندیدارەکانەوە لەوەی گرتوخانەکانمان هەیە کە بە تۆمەت و تاوانێک چوەتە ناو گرتوخانەوە بەڵام دوایی سیر دەکەی لە ناو گرتوخانەکاندا ڕوبەڕووی مادەهۆشبەرەکان دەبنەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدات کە ئامارەکان ڕاگەیەنران لەسەر مادەهۆشبەرەکان تا دێت ئامارەکان بەرزتر دەبنەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی تاوانبارە گەورەکان نابن بە تۆڕی دادگاوە کە ئەمشەو لە پۆستێکدا ئەمەوتووە دەڵێ لە سەرەتای ئەم ساڵەوە 1712 کەس بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون و 203 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە. ئەم لێ دوانەی بەڕێوەبەری گشتی نەهێشتنی مادەهۆشبەرەکان لە هەرێمی کوردستان کە بەڕاستی ئاشکراکردنی مەترسیەکی ئێجگار گەورەیە و پێویستە دام و دەستگا فەرمیەکان لە ئاستیدا هەڵوێستەیەکی جددی بکەن. ئێستا لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەک بۆ مەبەستا ئامادەکرا و خوێندنەوەی دووەمیشی بۆ کراوە تەنها پەسەندکردنەکەی ماوە. لەو پرۆژەیەدا ڕێوشوێنی جددی دانراوە بۆ بەرگرتن لە تەشەنەسەندنی ئەو دیاردە خەتەرناکە و سزای زۆر قورسیش بۆ ئەوانە دیاریکراوە کە بازرگانی بۆ مادەهۆشبەرانەوە دەکەن. ئێستا لە گرتوخانەکاندا ژمارەیە کەس بەو تاوانە زیندانی کراون و هەندێکیشان سزای 20 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنراوە. وەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئاماژەی پێکردووە لە کۆتایی پۆستەکەیان نووسیوێتی بەڵام ئەوەی گرنگە تاوانبارە گەورەکان لە هەرێم نەبوون بە تۆڕی دادگاوە. دیارەوەی کە جێگەی پرسیاریشە زۆر جار هەمیشەوانی کە دەستگیر دەکرێن خەڵکانێکیان تیان یەکە لە ناو بەرپرسیارەتی هەبێ بەرپرسیارەتی هەستیاریشی هەبێ لە کاتێکە هەموو لایەک دەزانن ئەم هەموو ڕێژەهێنانەی مادەی هۆشبەر دەبێ حتمەن کەسێک هەبێ لە دەسەڵات لە پشتیانەوە بێ گەرناخڕەنگە خەڵکی یاسایی نەتوانێت بەم شێوازەش مامەڵە و بازرگانی بە مادەهۆشبەرەکانەوە بکە. بیرمانەچێت لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆری ئەو ڕێژەی کە مادەی هۆشبەری تێدا دەستگیر کراوە ناوچەکانی سۆران بووە. بۆیە بینەرانی عزیز لەم بەرنامەی گفتوگۆیەدا بە دوو میواندار بە دوو میوانی تایبەت قسە و گفتوگۆ لەسەرم تەوەرە دەکەین. میوانێکی تایبەتم لە هەولێرەوە دەبێت کەویش بەڕێز دانەدارە ڕاوێژکاری یاساییە و هەروە لە شاری سۆرانەوە مامۆستایەکی زانکۆ کەویش بەڕێز مامۆستا نزار بادلی مامۆستای زانکۆیە میوانم دەبن. سەرەتا دەچمە لای مامۆستا نزار. مامۆستا سڵاوی خوای گەورەت لێبێت، زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین بۆچی ناوچەی سۆران ئەو پشکە گەورەی کە بەداخەوە بەری دەکەوێت لە دەستگیرکردن و بازرگانیکردن و مامەڵەکردن بە مادەهۆشبەرەکانەوە. سڵاو کاکیوە، سڵاو لە تۆ لە کەناڵەکەتان و لە بینەران و هەروها لە میوانە بەڕێزەکەش. بسم الله الرحمن الرحیم. بە تاکید یاری مادەهۆشبەرەکان یەکێکن لەو مادە ترسناک و کێشە و تەنگژە جیهانیانەی کە هەموو کۆمەلگاکانی دنیا هەموو وڵاتان بەدەستیەوە ناڵێنن. بە تایبەتیش ڕووی ڕێژەوەی لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر لە کۆمەلگەی بۆ کۆمەلگەیەکی تر ئەگۆڕێ ئەم ڕێژەیە، بەڵام بە حکمی ئەوەی بە حکمی ژینگەکەی شوێنە جوگرافیەکەی و هەروها ئەو بێتوانەیە کە لە کۆمەڵگەکەمان بەرچاوەکەوێت زیاترە، ئەم هەڕەشەیە زیاترە لەبەرەوەی شوێنێکی جوگرافی خراپمان هەیە بەڕاستی وەکو ترانزیت بەکارهێنرێ بە تایبەتی لە وڵاتانی وەکو ئەفغانستان و ئێران هاوردەکرێت بۆ شوێنەکانی تر بڵێن بۆ وڵاتانی تر بە تایبەتی ئاسیای بچووک و هەروەها هەرێمی کوردستانیش بە حکمی وڵات نییە، یعنی سەروەری سنووری نییە و هەروەها لێوان لێویشە لە کۆمەڵی بێسەروبەری و هەروە فەوزا لە ناو هەرێم لە هەموو ڕوویەکەوە لە هەموو کایەکانەوە بەڕاستی یعنی وای کردەوە ئەم قەیرانە گەورەتر و خێراتر بێت زیاتر تەشەنە بکە. مادەهۆشبەرەکان وەکو زانراوە یعنی تقریبا با بڵێن ساڵانە نزیکەی 700 تا 800 میلیارد دۆلار داهاتی هەموو جیهانە بۆ مادەهۆشبەرەکان. ئەمەش داهاتێکی گەورەیە لە سەردەمی سەرمایەداری. بەتەکید هەرێمی کوردستانیشی لێوێ بەشناوی بە تایبەتیش کەوا شوێنێکی زۆر گرنگی گواستنەوەی و ڕێگەیەکی بچووکە
بۆ گواستنەوە. سۆران وەکو نمونە باست کرد فعلەن لە سۆران ئەم حاڵەت ببورن ئەم دیاردەیە گەلێک زۆرە یعنی زەقە هۆکارەکان زۆرن یعنی پێشتر وڵاتی عێراق بە حکمی یعنی شێوە عسکەرتاری و سەربازێکەوە پەیڕەوی کردبوو وای کردبوو کەوا خەڵک کەمتر دووچاری ئەمە بێت و یەکی لە وڵاتە پاکستان بوو بەڵام دوای 1991 ڕاپەڕینە گەورەکەی هەرێمی کوردستان با بڵێن وای کرد کە ئەم با بڵێن مادە هۆشبەرانە خێراتر بن بگوازرێنە بۆ ناو کۆمەڵگەکەمان هۆکار زۆرم بەڕاستی هۆکاری دەرەچی هەیە و ناوەچی هەیە هۆکارە دەرەچەکان ئەوەی کەوا وڵاتانی دەوروبەر بەڕاستی یعنی دوژمناتێکی لە مێژینەیان هەیە بە هیچ شێوەیە قبوڵیان نییە ئێمە ینی لە خۆشبەختی بژین و هەروە پێش بکەوین پێیان وایە ئەبێتە ڕێگە دەبەردەم با بڵێن ئامانجەکانیان بە حکمی وانیش کوردیان هەیە و ئەگەر ئێمە ببینە دەوڵەت و پێش بکەین ئەکرێ زیان بەوانیش بینن ئەمە یەک بەڵام ئەوە نابێتە فاکتەرێکی سەرەکی و تاکە فاکتەر وە لە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و کە پێی وابێت تەواوی تر دەبێت ئێمە تەسلیم بین فاکتەرە ناخۆیەکان زۆر گەورەترن با بڵێن یەک لە فاکتەرە زۆر گەورەکان بەڕاستی شپرزەیی و بێسەروبەری و فەوزا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی فرەدەسەڵاتیە سەروەری یاسا لاوازە سەروەری سەربازی لاوازە یعنی هەر یەکە و لەلایەک وەکو با بڵێن یاسای دارستان کارەکەن چەندین هێز هەن چەندین سنوور هەن هەر سنوورە لە دەستی کەس کەمینەیەکە بەویستی خۆیان کار لەسەر ئەوەکەن چۆن خوان دەوڵەمەندکەن و خوان بەهێزکەن پێیان وایە بەهێزی ئەوان لە پارەیە بوونی پارە شواتە سەرباز و جەیش مەبەستت ئەوەی ئەوانەی کە دەیانەوێت خۆیان دەوڵەمەند و بارز بکەن واتە ئەمە دەبێت تەنها کەسانێکی یاسایی نەبن کە لە پێناو بژێوی ژیانیانە پەنا بۆ بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە بکەن ئایا ئەم خۆ دەوڵەمەندکردنە وەکو شەخصە یا خۆت لە شەخص بەرجەستەتر دەبێت وەکو گروپ وەکو بنەماڵا وەکو حەزب پێوەستە بەمانەشەوە بەڵێ کاک جەلال بەتەکید یعنی من پێم وایە ئەمە شێوەیەکی تۆڕی جاڵجاڵۆکەی وەرگرتووە یعنی شتێکی وا ئاسایی نیە ئەمە پێمان ئەبێت تەنیا کەسێک ئەم کارە کاتیان چەند کەسێکی بەهەڕەمەچی یعنی وەرە من و تۆ هەرچێ لەو کوردستانە کەسی ئاسایی با 1 غرام مادە هۆشبەر بێنێ یەکسەر ئەگیرێ بە زووترین کات بەڵام دوجار تەماشا ئەەکەین ئەم شوێنانە بە تایبەتی سۆران و قەڵاز زەوڕانی و هەموو کوردستانیش بەرەبەرە زیادە بێ یعنی ئەم خۆگرتن بە مادە هۆشبەرانە لە نێو گەنجەکانمان لە نێو با بڵێم شوێنە گشتیەکانمان بە بەرچاوی خەڵکەوە ئەبینین و هەروها کاری پێ ئەکرێ کەواتە دەبێت کەسانی زلهێزی لە پێش بن بەڕاستی یعنی تو هەندێک شت هەیە عەقلانی بێتکەینەوە لە حکوومەتێک لە سنوورەکان باری خۆراکی بەسەر تۆ بەتان ڕۆژانە بە بەرچاوی هەمان دێتە با بڵێم دێتە نێو بازاڕەکان باشە داو دەرمان ئێکسپایر دێ کو ناتوانن ئەمە بێنن ئەمە خۆر بە تڕێلە سەیەرکەش دێنن بە تڕێلەوە تا تڕێلەکەی بەسەرچوو دێنن بە بێ وڵات کاک جەلال بەڵگە نەویستە کە دەبێت دەستیان تێدا هەبێ ئەمە یەک ئەمە پێم وایە یعنی زۆر جار منیش سەرم دەشەوێ ئایا ئەمانە لە بێ ئیرادەیانە بێتوانەیانە ویستی ئەویان یەکە بتوانن ئەوە بکەن یان لە نەزانینیانە یان کەم تەرخەمیانە یان هەر هەموویە کە من پێم وایە هەر هەموویە باشە هەندێک شت تەماشا ئەەکەین ئەڵێن ئەوانە معقول نییە ینی ئەوانە خۆیان کۆمەڵگەی خۆ لەناو بن بەڵام قبوڵیشە لەولایەوە ئەبینین باری هێلکە دێ باشە ئەکسپایر و بەناو هەمووان دێ لە نێو بازارەکان هەیە و کەسیش محاسبە ناکرێ لەلایەکی تر یعنی هەندێک جار ئەڵێن کاکە دیار نین ئەوانەی ئەوی شاتن معقول نییە کەسێک دوێنێ دینارێکی نەبوو بێ ئەوڕۆ بە ملیۆنە دۆلار لە ماڵ و لە خانوبەرەکانی خۆی سەر بکە یعنی ئەمە پێمان ئەڵێ کە شتێکی گەورە هەیە لە پشتەوە یعنی بەڕاستی حکوومەتی شپرزەیە کاری جدی لەسەر نەکردووە هەست ئەەکەم یعنی جگەل هەموو ئەوانە بەڕاستی نەزانن
بۆ چارەسەرکردنی کێشەکان. باس لەوەکرێ بۆ نمونە ئەگەر قسە لەسەر سنوورەکانی ناوخۆ بکەین سنوورەکانی هەرێمی کوردستان بکەین نسبەت بە تورکیا و بە ئێرانەوە بە تایبەتی زۆر جار دەوتێت کاکەوە خەتای بۆ نمونە ئێرانە یاخۆت سنوورەکان بەربڵاون ڕێگەی قاچاق زۆرە. باشە خۆ ئێمە تەنها دوو فڕۆکەخانەی نێودەوڵەتیمان هەیە. ئێستا تەنانەت باز دەکرێت لە فڕۆکەخانەکانەوە بۆ نمونە بووەتە هەرێمی کوردستان بۆتە ترانزیتێک بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان. فەرمۆتە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند کەسێک لەورێ دەستگیر دەکرێن کە ویستویانە بە ناوی دیاری سەری ساڵەوە مادەی هۆشبەر ڕەوانەی کەنەدا بکەن. ئایا واتە حتمما دەبێ بای ئەوەندە تێپەڕی بێ بە فڕۆکەخانەکانە بۆ وڵاتانی دەرەوە چونکە ئەگەر لە 10 حاڵەت تا 8 حاڵەت بگیری دوانیان حتمما هەر دەبێت ڕەوانە کرابن. چەندین جار بەڕێبەراتی نێشتنی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە سلێمانی بینیومە لەناو فڕۆکەخانەکانە کە دەستیان گرتووە بەسەر مادە هۆشبەرەکانە. باشە ئەگەر سنوورەکان بەربڵاوی تایە و کۆنتڕۆڵ ناکرێ ئایا چۆن توجارێک یا بازرگانێکی ئاسایی جورئەتی ئەوە کە بتوانێت بچێتە ناو فڕۆکەخانەیە و سکیۆریتی فڕۆکەخانەکانیش بەهێزە بتوانێت مادەی هۆشبەر بگوازێتەوە بە وڵاتێکی دیکە؟ بەڵێ کاکزێرا من پێشترش ئەمەژەم پێکرد یعنی بەڕاستی لە هەرێمی کوردستان کەسانێکی دەستڕۆیشتووان یعنی لە سەروی یاسا هەن بازرگانی بە هەموو شتێکەوەکەن بە نەوت ئەکەن بە بڵێن بە قوتی خەڵک ئەکەن بە چەکەوە ئەکەن بە مادەی هۆشبەریش ئەکەنەوە حاڵەتێکی طبیعی یعنی شتێکەوە ئەو کەسانە ئەتوان هەر شتێک بکەن و هەروە شتێکی ویژدانیش نییە ئەمانە کۆنتڕۆل بکە و هەروە یاساش وەکو پێویست سەروە نییە بۆ ئەوانە یاسا تەنیا بۆ فەقیرەکان باسەنێکەونە ژێر کاریگەری لێ پێچینەوەرە سزادان. بەڵام ئەو بازرگانە گەورەکان ئەم کارەکەن ئەگەر وانە بێت چۆن خەڵکێکی زۆرەوە ئەجیرێت و ئەمن ئەڵێم یانی وەرە من و تۆ با بیکەین بزان ئەجیرێن یاننا لەبەرچی ئەوانە ناگیرێن لەبەرچی هەر بەربڵاوە بێتەوە. جگەلەوە ئەمە ئەزانی کووە یعنی وشارێکی گشتی نییە وشاری هەم لە ڕووی لەسەر ئاسی دەسەڵات لە ئاسە باڵاکان لاوازە وشاری کۆمەڵایەتی سیاسی واروە هەم وشاری سەر ئاسی نزمیش نییە. ئەم وشارێش تەنیا یەک ڕوو ناگرێت ئێمە زۆر جار بە هەڵە تێگەیشتین ئەڵێن دەبێ مادەی هۆشبەرەکان خەڵک وشارکەین لۆی نیکە تاکە تو ئەزانی کۆ لە هەموو ڕوویەکەوە ئەمە قسووریمان هەیە ئەی ناکرێت تۆ تەنیا یەک ڕوو یەک هەند بە هەندوار بگری ئەزانی ئەم بەکو چێ بینم زۆر جار بە با بڵێم وای دانێ وەکو گریمانەیەک دانێن پیاوێک خێزانێکی هەیە باشە عائیلەیەکی هەیە بە کەیفی خۆی ئەوەی ئەوێ ئەیکا باشە شەوانە لە کافیتریا و هەروەها لە بارەکان نیوەی شەو دێتەوە باشە هەرچی ئەوێ ئەیکا بەڵام کە دێتەوە ماڵێ بە منداڵەکانی ئەڵێ نابێ ئەو کارە بکەن نابێ با بڵێم زۆر بخۆ نابێ پارە سەر بکەن کاکە تۆ هەموو سەر کرد هەموو بردووە تێک و پێکت داوە ژیانت لەمە ساڵ کردووە یعنی ئەتەوێ ئەمە ئەو کارانە نەکەین ونیا یان وەکو ئەوەی زۆر جار کەسێک با بڵێم دار ئەبڕێ ئەڵێنێ دەبی وشاری ژینگەی تەوێت کاکەوە لەسەرمانە مرێ ئۆڕق بووە یعنی چۆن دار نابڕێ ونیە تۆ ئامادەنی بەرمیلە نەوتێکی بدێت چۆن چاوەڕێ ئەوەی لەکەی کەوا ژینگەت بۆ پارێزەیە ئەوانە هەمووی دەبێت حکوومەت لە سەرەتاوە خۆی وشارکە واروە هەموو ئەوانەی کەوا زلهێزن و دەست ڕۆیشتون و بە کەیفی خۆیان گەمە بە عقڵێتی خەڵکەکەن و بازرگانی بە هەموو شتێکەوەکەن ئەبێ ئەمانە بکەونە ژێر کاریگەری یاسا و لێ پێویستنەوە لەگەڵ بکرێ ئەو خەڵک خۆی ملکەت بێ باوەڕکەن یعنی لە سەردەمی کۆندا جێرنەوە یعنی لەناو سۆران تەنیا یەک ئینزیبات هەبووە دارێکی بەدەستەوە بۆ هیچ کەسێک نەیتوانیا پێشێلی کەمترین یاساکانی مرور بکە کەچی ئێستا نزیکەی سەدان مرور لەناو بازارەوە هەمووی پێشێلەکە باشە لەبەرچی لەبەری پێچنێکی جدی نیە باشە یعنی یاسا سەروەر نیە کەسانیش دەستڕۆیشت و بەویستی خۆیان یعنی هەر بیانە زۆر باشە ماوەستا تا چەندە باوەڕت وایە لەوەی کە ئێستا بازرگانیکردن ئامانجە بە مادەی هۆشبەرەوە کەواتە ئایا توشبوونی گەنجانی هەرێمیش دەبێتە بەشێک لە ئامانجی ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن یاخود هەرێم بووەتە ترانزیت بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان ئایا هەرێمیش خۆی بووەتە شوێنی ساختکردنەوەی مادە هۆشبەرەکان؟ کام زەلازەنی چۆنە یعنی ئێستا لە سۆران تقریبا نزیکەی 50 کافتریان نێرگەلە چێش هەیە باشە هەمویان یان بڵێن زۆرینەیان ئافرەتی ئێرانیان هێناوە باشە ئەو ئافرەتە ئێرانیانە و بە بەڵگەشەوە هەیە ئاشکراش بووە مادەی هۆشبەری لەناو باڵم نێرگەلەکە کردووە باشە گیراوە یعنی ئەوە دوای لێکۆڵینەوە بە ئەنقەس هاتووەتە ناو کوردستان تەواو یعنی هاتووە و ئەو کارەی پێسپێردراوە کاتێ لە دەرەوە هەڕەشە هەیە بەڵام لە هەمووی خۆشتر ئەوەیە یعنی بێباچی لە حکوومەتیش هەیە باوەڕ کرد چەند ساڵی خەری بوون تەنیا بۆ کولێکی قورئان لە سۆران ئیجازە وەرگرن پێیان نەدرا
باشە بەڵام ڕۆژان ئەتوانانی بە یەک ڕۆژ بچی نێرگەلخانەیەک بکەوە بێ و هیچ سانسۆرێکی لەسەر بێت ڕقابەیەکی لەسەر بوونی نێرگەلخانەکان تا چەندە مەترسیە بۆ بەربڵاوکردنەوە یا توشبوونی گەنجانمان بە مادەهۆشبەرەکانەوە هەر زۆر خەتەرە بەڕاستی ئەم پێت ئەڵێن ینی ئەوانە هاتوونە ئامادە باش کراون ینی بەرنامەیەکی جددی لە پشتە باشە لە دەرەوەی وڵات کار لەسەرەوە ئەکرێت و بە کۆمەڵەیە کەس لە دەرەوە دێن و لە ناو کوردستانیش کاکە کوردەوە ئەو کارە لەگەڵ باڵەوەکو جاسوس بەکار هەندێک لە وڵاتانی دەوروبەر باشە کار لەسەر تێکدانی خەڵکەکە ینی ئەو خەڵکەش ڕاستیەکەت پێ بڵێم یعنی بەڕاستی خەڵکیش بێزار بوو ینی بێ ئیشە لەو وڵاتە گیانی پێشکەوتوانە هەموو هەوڵێکەدەن بۆی خەڵک بێ ئیش نەبێ باوەکە ئەو کاتێک کە لە دەوامیش دێنەوە 8 ساعات تایم ئەویان هەیە کاریان هەیە وەرزش و بە نازانم چی خەریکیان کردو تاکە ئەو گەنجانە هەموو بێ ئیشن لە کۆڵانان کەوتون باشە ئەچێتە کافێتێریا بەشی هەمووانەکە وەنیا ئەمانەش خەتەرن یعنی ئەم با بڵێم خوگرتنی مادە هۆشبەر کەسێک تەنیا کەسەکە خۆی لێ بەرپرس نییە یعنی دیاردێکی کۆمەڵایەتی و هەڕەشەیەکی هەموو چی ینی وەکەوەی کە ئاخر ئەو کەسە کە توش ئەبێ بە مادە هۆشبەر هەڕەشەیە لەسەر خێزانەکەی تەلاقی لێکەوێتەوە توندوتیژی لێکەوێتەوە و کوشتن و خۆکوشتنی لێکەوێتەوە لەولایەوە ئاخر بۆ با بڵێم لەو کاتێکەوە خوشی بەوە نەگرتووە لەو کاتێککە پێویستی بە پارەیە هەر کارێکەکە لە ناو بازار لە هەر شوێن ینی هەمومان لە خەتەر داینە لەما باشە یعنی لە هەموو ڕوێتەوە بەڕاستی کە حکوومەت کەم تەرخەمە وەروە بێباکە لە هەمووش خراپتر کۆمەڵێک کەسانی دەست ڕۆیشی لە پشتر حکوومەت ناتوانێت سزان یان نایەوێت سزاندا بە حکمی حزبایەتی و خزمایەتی و هەموو ئەوانە ڕێ لێگیرا بۆی تووڕە نەبێت و یان با بڵێم ڕایەکی جیاوازتر لە حزبەکەی خۆی هەڵنەبژێرێت ئەمە عقلێکی خراپە بە زۆر باشە مامۆستا کاتێک ئەگەر ئێمە ئەم نەزەریەش زۆر جار هەیە دەڵێ وڵاتانی دراوسێ هەمیشە لە بۆسەدان بۆی کە گەنجەکانمان تووشی مادەی هۆشبەر بکەن بەڵام ئایا حکوومەت یاریمی کوردستان ئەمە یەک وە دوو خۆمان وەکو گەنجان وەکو ئەو پەروەردەی کە لە وەکو هەمیشە لە کەلتوری کوردەواریدا هەبووە پەروەردەی خێزان پەروەردەی ناو کۆڵان و شەقامەکانمان تا چۆن دە ئێستا ئامادەکارین یا ڕێگرن لەوەی کە گەنجانمان بکەونە ناوە بۆسەیی کە هەمیشە بۆیان دادەنرێت کە تێوە بگلێن بە مادە هۆشبەرەکانەوە دەزانی کار جەلال چۆنە ئەمە زۆر جار باس ئەەکەین ینی لەگەڵت دامە ینی دنیا با بڵێم دەور و بە دژایەتیمان ئەکە بەڵام خۆ هەمە وانین هەر لەو منتیقەیەدا لە وڵاتانی کەندا و چەند وڵاتێکمان هەن ئەمانە سەرڕایە وەکومە ینی لە هەڕەشەی دەور و بەردان بەڵام زۆر پێشکەوتوو بوون باشە یعنی وڵاتانی زلهێز کاتێکەوە ئەیانەوێ پیلانجێڕێک دژێ ئێمە بکەن سەیری ئێمەش ئەەکەن ینی کادانەوەمان چەندە ینی ئەوە ئێمەین ڕێمان پێداون کە ئەوە بکرێت بەڕاستی ئەمە یەک لەلایەکی ترەوە ئێمە ینی زۆر جار گوتومە ینی کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی خاوەن بەهاو دابوونەریتی زۆر پێشکەوتوو بوون بەڕاستی پێشکەوتوو بەومانەیە ینی عقلیەتێکی گشتگیری عشیرەتگەری وەرە خزمگەرێتی زۆر تونند و تۆڵ هەبووە حکوومەت لە جیاتی وەی بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی حکوومەتداری بەڵکو بەخرا بەکاری هێنا یعنی ئەمانە بوونەتە ڕێگر لە بەردەم ئەوەی خەڵک زۆر جار دووساری خراپە بێ هەمووان لەسەری بەجواب بوون خێزانەکان یعنی خێزانی پەروەردەکراوی دینی کولتوری ڕێکوپێکی کوردەواری بوون بەڵام ئەوانە هاتن هەمیان تێکدا بە حکمی وەی کە بیانەوێت لە دنیای مۆدرن نزیک بنەوە هەموو ئەو شتە مادیانەی کە هاتن بە خێرایی هاتن ئەو کۆمەڵگەی کوردی بێوەی خوێندنەوەیەکی بۆ بکەن وای لێ هاتووە ئیتر نێو خێزانەکانیش پەرتەوازەی دروستوە یعنی تەماشاەکەی ڕاگەاندەکانمان باوکە بەرنامە هەیە بەرنامە کار لەسەر ئەوکە کە لێکڕازانی خێزانی دروست بکە یعنی کەناڵی ڕاگەاندن هەیە بەرنامەی تایبەت هەیە بۆی ئەم عقلیەتە عشیرەتگەریە و هەروە بێتەوە ژیانە نێڵێ باشە تاکەکان یەکتری ڕاستکاتەوە مەسەلەی زۆر مەسەلە هەیە وەکو مەسەلەی فیمینیزم و مەسەلەی مافەکانی ئافرەت و هەموو ئەوانی واکرد وەکو شتێکی زۆر دەوەزمە پیشانی خەڵکەدات و بۆی ئەو خەڵکە یعنی دوور بێتەوە لە هەموو با و هەروە بەها جوانەکانی کۆمەلگەکەمان یعنی ئەمانە خێزان ڕۆڵی ئەبێ بەڵام بەڕاستی بەتەنیا هیچی پێ ناکرێت یعنی دەبێ بەڕای من حکوومەت بە دەرەجەیە بە شێوەیەکی ڕەگوڕیشەی کار لەسەر ئەوە بکە ئەوەی بەناوی با بڵێم گەندەڵیە لە هەم ڕوویەکەوت دەبێ پێشی پێ بگرێت لە ڕاگەاندن کار لەسەر بکە لە ڕووی ماڵێم ئابووری و کاری لەسەر بکە خەڵک بە ئیشی دەستکەوێ بەڕاستی ئیش کەمە خەڵک بێ ئیشە خەڵک بێزارە یعنی زۆر زار بە خەڵکم گوتێن برادەر هەبووە جغەرە چێشە باشڵم کاتە
بۆ جغەرە کێشی خراپە ئەڵێ نەخۆش ئەکەوی ئەمری ئەڵێ با بمرم بێزار یعنی لۆ نمرم وانە یعنی خەڵک وا تێگەیشتووە ئیتر ئامادەشە مادەی هۆشبەریش بەکاربێنێ لەو کاتەی دووساری یەک کۆمەڵە قەیران بووە. زۆر باشە مامۆستا ئایا تەنارکی حکوومەتە بۆی کە ڕێگری بکە ئەی ئەرکی کێ دەبێ گەنجانمان وشار بکەنەوە لەوەی کە لە نێرگە لە خانەکانەوە بگرن نزیکی نەکەونەوە تا و کاتی کە گیرفانیان بەتاڵ بێ پەنانە بن بەر بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە. والله أزاري كاك زلاد يعني تنيا بالتأكيد يعني أرجع حكومتني والله حكومة الهمان قرنج تلعب دواء حكومة دزقا كان منظور كنالا كان منظور خيزان دايكو باوكا كان أو من دالي كوا فروردي أكو خوش أوي دبي آقاي دبي أقر بيتو بجدي بدوا داستوني بونك دوتاري أم حالة خرافانە بێ ئەو نەخۆشیانە بێ فاتە منداڵەکەی خۆی لەدەستدا خۆشی لەدەستەدا بە حکمی ئەو منداڵا بێتە بەڵاڕۆی ئەمە یەک وهروە کەناڵەکانی تری وەکو مامۆستانی ئاینی بەڕاستی مزگەوتەکان زۆر گرنگن خەڵکێکی زۆر ڕووی تێەکە وهروە خدای خراپیەکەوەی ئێستا دژاتێکی زۆری مامۆستایانی ئاینی و مزگەوتەکانیش دەکرێتە نانت لە هەرێمی بەخودای خەتا بەشێکی خەتا لە مامۆستاکانیشە مامۆستانی ئاینی دەبێ لەوە بوێرتر و بە ئیرادەتر بن یعنی تەسلیمی ئەم هەموو شتانە بن یعنی ئەوانیش ڕۆڵیان هەیە ئەمە ناڵێن ڕۆڵیان زۆرە بەڵام ڕۆڵیان هەیە خەڵکێکی زۆر ڕووی تێەکە بەڵام مامۆستاکانن زۆر جار لە ترسی موچە بڕین و هەروە بێبەشکردن یعنی هەموو شتێک ناکەن و ئیرادیان لاواز بووە و هەروەها کەناڵەکان ڕاگەاندن دەبێت سانسۆری بخێتە سەر بەڕاستی ئەفلامە سینەماییەکان باوەڕکە حەلەقاتی با بڵێم تورکی هەیە خۆ ئەمە هەمومان چۆنە تورکیا یعنی بەڕاستی تورکیاوانی وەکو لە حەلقەی سینەمایی باس ئەکرێ باشە يعني ئەوانە بەخصوصی دەینن لەناو کوردستان خەڵکی پێ ئالوودە ئەکەن یعنی باوەڕ ئەەکەی ژن و مێردی پیر هەن هەر سەعات حوتی شەو خەریکن ئەفلام ئەگۆڕن حتا 12 شەو یەک شەو خەریکە بن باشە یعنی مە کێشەمان هەیە کێشەکە بەڕاستی تەنگژەیەکی جددیە دەبێت کاری جددی لەسەر بکرێ تەنیا بە قسە چاک نابێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نزار بازەلی کە لە شاری سۆرانەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ مامۆستایان من لەگەڵ جەناتە خواحافیزی دەکەم دەچمە لای میوانێکی دیکەم کە لە هەولێرەوە بەڕێز کاک دانادارە ڕاوێژکاری یاسایی میوانم دەبێت کە دیارە بینەرانی عزیز وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 600 کیلۆ مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستی بە 600 کەس بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستگیر کراون و زیاتر لە 200 کیلۆ مادەی هۆشبەریش دەستی بەسەردا گیراوە دیارە ڕۆژانە یا هەفتانە گوێبیستی هەندێک لە هەواڵ دەبین کە جیاواز لەوانەیە کە لەسەر سنوورەکان دێنە ناو هەرێمی کوردستانەوە دەستگیر دەکرێن کە بەشێکیان بە تایبەتی ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێن بەڵام دەبیستین لە ناو فڕۆکەخانەکانیشدا دەست بەسەر مادەی هۆشبەردا دەگیرێت واتە ئێستا مەترسیەکە زیاتر لەوەیە کە هەرێمی کوردستانیش بووەتە ناوچەیەکی ترانزیتی بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان بۆ وڵاتانی ئەوروپا وەکو لەندەن یا بەریتانیا وەکو کەنەدا و تەنانەت بۆ ئەمریکا و کەنەدا و ئەم وڵاتانەش مادەی هۆشبەر دەگوازرێتەوە کە لە ئێستادا پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسایە کردووە بڕیاروای خوێندنەوەی دووەمیش بۆ ئەم پرۆژە یاسایە بکرێت لەوەی کە چند و تۆڵتر بکرێەوە زیاتر بەرەنگاری مادە هۆشبەرەکان ببنەوە کە دیارە مەترسی مادە هۆشبەرەکانەوە بەشێک بووی کە خسمانە ڕوو لەگەڵ بەڕێز مامۆستا نزارە بەڵام ئایا چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەکە و ئەرک و بەرپرسیارەتی ڕوبەڕووبوونەوە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان لە ئەستۆیکێ ئایا تەنها حکوومەت و پەرلەمانە و پەرلەمان دەبێت چۆن ئەم یاسایە دابڕژێت گرێگی ئەم پرۆژە یاسایی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە چیایە خاڵەکانی چی و چین چ جیاوازیەکی لەگەڵ ئەو یاسایی کە ئێستا بەکارهێنەری مادە هۆشبەرەکان یاخود بازرگانانی مادە هۆشبەرەکانی پێسزا دەدرێت کە دیارە بەشێک لەوانە کە مادەی هۆشبەر بەکاردێنن بە پێی یاساکە 3 ساڵ سزا دەدرێن و ئەوانشی کە بازرگانی دەکەن زۆر جار هەندێکیان لە 15 ساڵەوە بیگرێت تا سزای هەتایی لە زیندانەکاندا دەمێننەوە کە ئێمە بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە بە تایبەتی لە ڕووی یاساییەوە مامەڵەکردن لەگەڵ ئەوانەی کە هەم مادەی هۆشبەر بەکاردێنن و هەم بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن لە هەولێرەوە میوانداری بەڕێز دانادارە ڕاوێژکاری یاساییمان کردووە کاک دانا زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین سەرەتا باس لەو پرۆژە یاسایە بکەین کە خوێندنەوەی یەکەمی لە پەرلەماندا بۆ کراوە گرنگی ئەم پرۆژە یاسایە لە چیایەوە هیچ جیاوازیەکی لەگەڵ ئەو یاسایانەیە هەیە کە پێشتر مامەڵەی لەگەڵ بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە کردووە بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ جەنابەت کاک جەلال و بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام ڕاستیدا پرۆژەکە خوێندنەوەی دووەمیشی بۆ کراوە واتە ئێستا تەنها خوێندنەوەی سێمی دەنگدان لەسەر پرۆژەکە و بڵاوکردنەوەی و کارپێکردنی ماوە لە ڕاستیدا
ئێمە لە عێراقا لە ساڵی 1965 یاسای ژمارە 68مان هەیە تایبەت بە مادە هۆشبەرەکان و هاوپێچێکی لەگەڵایە کۆی ئەو دەرمان و مادانەی ژماردون ڕیز کردوون کە مادەی هۆشبەرن و سزایان هەیەوە سزای بکەران واتە بەکارهێنەر ئالوودە کار ئەوانەی هەمووی سزا داوە لەگەڵ بازرگان و چێنەری مادەکە و هەموو کەسانی سزا داوە ئەوەی کە بۆ ئێمە گرنگەرێدا ئەوەی ئەم یاسا بەداخەوە تا ئێستا دارین کوردستان بەرکارە لە ساڵی 2007 بە یاسای ژمارە 50 یاسای وەستێنرا و کۆتایی پێهات. ئەم یاسا نوێیە کە تەرجەمەی کوردی کراوە یەکەم پرۆژە بۆ کە حکوومەتی هێرێن بینێرێ بۆ خودی پەرلەمان و بۆ یەکو یاسا دەرچێ تا ئێستا دوو پرۆژەی ناردۆ یەکەمیان ئەوەیە ئەم پرۆژەیە گرنگی خۆی لە چەند بوارێکە یەکەمیان کاری کردووە لەسەر پرسی مادە هۆشبەرەکان و تەواوی ئەو کارتێکە عەقلیانەی پێدەوتێ المؤثرات العقلیە و ئەمانە ڕیزێکی دوور و درێژتری وەکو هاوپێچ لەگەڵ مادەکە هێناوە بۆ خۆ دەزانی کۆمەڵی مادە و ڕۆک هەن کە ئێستا مادەی هۆشبەرن جای لە شەستەکان چ مادەیەک ئەو کاتە هۆشبەر بووە و مەترسیدار بووە ئێستا ژمارەگەلێکی زۆر هاتوون پێشەوە دەوانەیە زۆرێک لە دەرمانخانەکان دەستەبەر بنەوە بۆ کەسی تایبەتمەند بێ بەڵام کەسانێکی تر بەداخەوەکو لادەر بەکاری بێن یاخود بازرگانان بە مەبەست بێ یا بێ بەبەست بیکردنەوە بازرگانی پێوە بکەن ئەمە لە لایەکەوە ویستی ئەم پرسە تاوتۆ بکە یەکتر لە دیارترینی ئەو ناونیشانە سەرەکیانەی یاساکە کردوێتی ئەوژەوەیە بکەر یا ئالوودەبوو جیا کردوێتەوە لە کەسی بازرگان و کەسێک کە جوتیاری ئیشەکەی و چێنەری ئیشەکەیە ئەمەی بە جۆرێکی در سزا داوە واتە هۆشبەر بەکارهێنان مادەی هۆشبەر هەمووی تاوانکارێکی تاوانکاریە واتە تۆ لادانێکە کردووە لادانێکی قورس و گەورە کە ڕەنگە عاقیبەتەکەی بەس پای گەورە خۆی بزانێت کامە چی بەسەریە و زەلامە چۆن تیاچێوە خۆی و خانەوادەی و تەنانەت مەترسین بۆ سەر کۆمەڵگاش بەڵام دوجارە بێ و ڕاستێک بزانین کە خودی کەسی بەکارهێن ئەم بۆ خۆی لادەرەوە تاوانبار نییە ئەم یاسا مامەڵی وای لەگەڵا کردووەکەوە دایانێ لە ناو سەنتەرێکی شیاندن لەوێڕا مامەڵەیەکی نەخۆشی لەگەڵاکرێ و کۆمەڵی کۆرسی گەورەی چاکردن نەبینێتەوە کە تێدا توانی ئیش لەسەر بکەی و چاکردن بکەی ئەمە کۆمەڵی ڕاستیە کە یاساکە کردێتی و طبعا هەندێک هەڵە و ناتەواوی زۆری تریشی تێدایە بەڵام بە گشتێ توانین بڵێن لە 2017 و لە عێراق ئەم یاسا دەرچووە بۆ هەرێمی کوردستان پێویست بوو یاسایەکی وامان هەبێت کەواتە سەرنجی جەناب دۆ کوڕ ڕاوێژکارێکی یاسایی لەسەر ئەوەی کە ئێستا مامەڵێکی جیاواز لەگەڵ بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان دەکرێت بۆ نمونە لە ڕابردوودا بە 3 ساڵ زیندانی تقریبی سزا درا بەڵام ئێستا وەکو نەخۆش مامەڵەی لەگەڵا بکرێ ئایا کامیان یا سەرنجی یاسایی لەسەری هەیە بە تایبەتی ڕەخنەش لەوە دەگیرا کە ئەوانەی کە بە 3 ساڵ بە 3 مانگ خۆی تەرکی دەکات بە 3 ساڵ دەچووە گرتوخانەکان لەوێ دەمایەوە فێری بەکارهێنانی مادەی دیکەش دەبوو خۆی لە ڕاستیدا من ئەو بڵێم وەکو دەڵێ خوێندنەوەی شەڕەخنەیانە بۆ پرسی ئەم یاسا نوێیە کە پەرلەمان و چەند دانیشتێکی بۆ کراوە ئێمە بە هەوڵێکی هاوچەرخانەیە بۆ چارەسەرکردنی پرسیەک یاخود مەترسیەکی گەورەی وەکو مادەی هۆشبەر و کارەساتەکانی تەڵحن بۆ زانیاری مادەی هۆشبەر یەکێک لە ڕێکانی چارەسەرکردنی بریتە لە یاساکان بەڵکو زۆر ڕێگایتر هەیە ئەم پرسە بێ هەماهەنگی گەورەی تیا بێ لە ناوان دابوو دەستگاکان تەنور یاری ناو کۆمەلگا و مەترسیانی پێشتر مامۆستای میوانی پێشم باسی کرد لە هەندێک ناوچەی کوردستان هەیە مەسڵەری تەزویر و بەهێزرگانیە بە مادەی هۆشبەرەوە ئەگەر تۆ چارەسەر نەکەی کەواتە تۆی وەکو یاسایەک تەنها مامەڵاکەی لە پڕکردنەوەی چاکسازیەکان و گرتوخانەکان پڕەکەی لەم جۆرە خەڵکانەوە ئەوانش لەوێ لەسەر کۆمەڵی مادەی دیکە گیراونەوانی توش دەبن و بیستومانە چیرۆکی واکە خەڵکی وها بۆ لەسەر مادەیەکی مەروری دەستگیر کراوە و حکوومەکەی لەوێ بەسەر بردو لە چاکسازیەکان بەڵام دوجار کە هاتۆتە دەرەوە بۆتە بەکارهێنەرێکی باشی مادەی هۆشبەر ئەمە کەواتە پرسی یاسایی بۆ چارەسەر ئەم پرسە یەکێکی بچووکە لە زۆر لایانی دیکەی هەیە کە ئەگەر هەماهەنگیتیانە کرێ و کاری دەستە جەمعی باوەڕ ناکەم بیشە کۆنتڕۆڵ بکرێ لایەنە یاساییەکانی ئەوەیە کە ئەم مادەی هۆشبەر مەترسیەکی گەورەیە چونکە هەرێمی کوردستان دوورگەیەکی بچووکە لە نێو چوار دەورێکی خراپدا بۆ نمونە هەندێک وڵاتمان هەیە بە ئاسانی بازرگانی تیا کرێ و هۆشبەرانی زۆر زۆرن و
بەڵکو هەندێک جار لە دەست دەرچووە دیاردەی بەکارهێنانی هۆشبەر ئەوەی بۆ ئێمە گرنگە هەرێم کوردستان لەم زۆرجار خاوەنی کەم و زۆرجار بەرژەوەندی ئەحزاب و مەسئولین و چی زۆر بەتایبەت لەسەر مەرجە سنووریەکان کاری خۆیەکە ئەوەیە کە ئەم یاسا مامەڵێکی توندی کردووە تا ڕادەی لە سێدارەدان و تا لە ڕادەی سزنی هەتایی ئەگەر چی یاساکە لە سێدارەدانی تەبەنی نەکردو بەڵام بەڕاستی ڕاموایە کامە لە سێدارەدان دەبکرێ بۆ کەسانی بازرگانی ڕاستەقینەی ئەم پرسە ئەو کەسە ناکە توش بووە و ئەو کەسە ناکە بە جۆرێک لە جۆرەکان هەڵی کردو و جاری یەکەمێتی ئەوە جایە و سزا بدرێت بەڵام ئەوی کە بازرگانی سەرەکیە و ڕەنگە باندێکی مافیایی لە نێوان چەندین وڵاتە ئەتوانێت بازرگانی کامە مەترسی ئەگەر بگیرێ بەڕاستی حەق نییە وەکو سزایەکی بچووکی هەبێ لایەنێکی دیکەیەوەیە ئەم یاسایە بەداخەوە ڕێگەی داوە بە جۆرێک لە بازرگانی بە ڕەزامەندی وەزیر لەگەڵ دەستگا ئاسایشەکان ئەم بازرگانیە بە ڕێژەیەکی دیاریکرا و بەڕاستی مەبەستیانەوە بۆ یاسادانەر کاتێ شرۆڤەی دەقەکان کردو و تویان ئەمە بۆ ئامانجی هێنانی ئەم مادە هۆشبەرانە بۆ ئامانجی ئەوەیە کە ئێمە وەکو دەڵێ دەرمانی چارەسەری لێ دروستکەین چونکە بەپێی ئامارەکانی WHO عێراق بەپێی ژمارەی دانیشتوانەکەی پێویستە ساڵانە 41 کیلۆ ئاوردە بکا بۆ بەکارهێنانی لە مادەکانی چارەسەر و دەرمانە چارەسەرەکان ئەوی لێرەدا بەڕاستی و ڕاستیە بیڵێ نەژەوەیە ئەوان ئەو جارێ ئەو مادە پێی ناوترێ هۆشبەر بەڕاست ئەو پێی دەوترێ ئازارشکێن و ئەو مادەیە نابێ هیچ دەستگایەک مۆڵەتی پێ بەمەڵکۆ بۆ خودی خۆی ئەگەر ئێمە خاوەنی کارگەی بەرهەمهێنانی دەرمانین ئەو کەسانی تایبەت هەیە و بەنیهێنی ژەبێ بکرێ و ئەبێ دوور بێ لە ئیستیقلالە چونکە تۆ تەماشای بکە ئێمە ناتوانین کۆنتڕۆڵی هێلکە بکەین لە کوردستانە دەتوانین پرسێکی وا مەترسیدار چۆن کۆنتڕۆڵ بکەین بەڕاستی ئەگەر مۆڵەتی یاساییشی پێ بدرێت بەتاوان بەدڵنیایی یعنی تۆ باگەری زۆر هەیە کەمە ئیستیقلال بکرێ و بازرگانێک نەخێن دەفتەرێک دوانسیان ملیۆنێ دۆلار چیە بۆ ئەو چیە چونکە ئەو بازرگانە و قازانجە کەواری کوردستان و خۆتان فەرمووتان وەکو مەمەڕێکی بازرگانی ترانزیت بەکار بێنرێ ئەمانە هەمووی یاساکە مەترسیدارە مەترسیەکی تر یاخود هەڵەیەکی تر لە ناو تەشریعەکەویەوەیە خودی گەو کەسانی کە بەکارهێنەرن ئالوودەبوون بە مادە جا من ناو بەکارهێن چونکە مەرجنی ئالوودەبوو بێ ئەوانەیە جاری یەکەمێتی توش بووە تۆ بە کاگەڕێتەوە تووشی لادانێک بۆ بەهۆی کەسێکەوە ئەوەی لێرەدا گرنگە ئەوەیە کە تۆ بڵێ چەندێک دەمێنێتەوە لەم ئەوی پێ دەوترێ مەسەحەکان شوێنی سنتەرەکانی شیاندنی ناوناوە سنتەری چارەسەر چەندێک دەمێنێتەوە لەوانێت کەسێک بە ساڵێک چارەسەر بێ لەوانێت کەسێک بە مانگێک چارەسەر بێ کەواتە تۆ بێ و ماوەیە دیاری بکەی کە پێویستە و کەسە بمێنێتەوە و لەوێدا چارەسەر وەربگرێ و بەڕاستی پێویستە تیمی تری بۆ زیاد بکرێ باسی مامۆسای ئاینیش کراوە بەڵام پێویستە مامۆسای ئاینی چارەسەرکار لەم پرسا چونکە مەرج نییە هەموو کەسێک چارەسەری باشی هەبێ تر لەوانە چارەسەرکارە لە بواری دکتۆری دەرونی یاخود دکتۆری چارەسەری ورد ناو چارەسەری ورد چونکە ئەم پرسانە زۆر پێویستی بە چارەسەری پوڵ هەیە و شارەزایکی باسی ئەو پرسایە و هەمووی بەگشتی دەتوانین بڵێ ناتەوەەکان زۆر باشە کاکدانا کەواتە ئەم یاسایە ئایا وەک پێشتر مامۆستا بەڕێزش لە شاری سۆران و ئاماژەی پێکرد مەترسیەکە تەنها لە کەسێکی یاسایی یا بازرگانێکی یاساییش نییە زۆر جار سیر دەکەی ئەمانە خەڵکانێکی دەستڕۆیشتویان لە پشتەوەی ئایا یاساکە یا پەرلەمانی کوردستانەرکی ئەوەندێ یاساکە دەربچوێنێت و تەواو ئیدی کێ ئەرکی کێ دەبێت بە دوواداچوون بە شوێن ئەو باندانەیە بکە کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکە ئایا لە دەقە یاساییەکاندا هیچ باز لەوە دەکرێت لیژنەیەکی تحقیق چە پۆلیس بێت چە پەرلەمان بێت دەسەڵاتیەوەی هەبێت تا چه ئاستێک بە دوواداچوون بۆ باندەکان بکە بەرەو پێشەوە بڕوا بۆ سەر سنوورەکان بڕوا بگەڕێت لەوەی کە چێن ئەوانەی بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکرێن و سەرچاوی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان کوێیە؟ ئەوی یاساکە کە وەرگێڕانی یاسای ژمارە 5 ساڵی 2017 عێراق یاسایەکی تا بڵێ تەواو باش لە چەند ڕوویەکی زۆرەوە لەوانەوە کە توانێتی مامەڵەیەکی هاوچەرخانە بکە لەگەڵم ترساوە ژماردنی بۆ کۆمەڵی مادە و دەرمانی تریش کردووە کە مەترسیدارن ئەوانە و مەترسیانن کە لە کۆمەڵی مادە و ڕووەکان کە ڕەنگە ڕۆژگارێک بۆ تۆمان نەزانی بێ بەڵکو ئەوانە هەمووی ماوادی کارتێکردن لەسەر عەقڵی مرۆڤ و ئینسان تووشی زیادەی لە هەدان و هۆشبردنێکی مەترسیدارن ئەویش ئەوەیە
یاسا بۆ زانایتان سوورێکی ژیانی چۆن مرۆڤ سووری ژیان یەکێک لە قۆناغەکانی پاش دەرچواندن و بڵاوکردنەوەی یاسا بریتێ لە جێبەجێکردن هاڵێ تۆجا عیبرەت بە جێبەجێکردنە ئەگەر یاسایەک دەقێکی مردووە ئەگەر جێبەجێ نەکرێ هەر دۆقێکی نووسراوە جێبەجێکردنی یاسا ئەرکە حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان تایبەت پلاندانە تایبەت دەستگا ئەمنیەکان ڕێکاری زۆر توندی بەکارهێناوە بە تایبەت لە مەرجە حدودیەکان ئەمانە زۆر گرنگن تۆ بێی بە تایبەت هەندێک سەنتەر و ناونیشانی دیکە بشێتەوە تەماشا بکە گەر ڕۆژگارێک سەنتەرەکانی کردنەوەی مەساج و تاتۆ مەترسی نەبوون بەڵام دوایەوەی کە بڵاوبوونەوەی کۆمەڵە دیاردەی لە فرۆشی و ژمارەی خانەکانی لە فرۆشی بڵاو بۆ دەرکە و جۆرە شوێنانە شەمووی هەر لەو بابەتە نێنی بەڕاستی ناوێکی هاوچەقیان بۆ بینراوەتەوە گینا جۆرێکە لە تاوانی زیناکردنی تر خۆ هیچ پێویستی بە شاردنەوەی پرسەکە نییە هەمووان نەزانن و دەستگامنیەکان دیزان ئێستا دەرکەوت ئەم جۆرە سەنتەرانە دیکەش ڕەنگە سەرەتایەکی خراپن بۆ ئەنجامدانی تاوانێکیان توشبوون بە تاوانی هۆشبەر و ئەم لادانە ڕەوشتیە بێتە ئاراوە بۆیە ئەو دەستەواژانی کە ئێمە بە شەرع موسڵمانی کە شەرع حەرامی کردووە هەموو شتێک کە سەرخۆشکرد بێ حرامە بۆچی چونکە لەوانیشە مادە هۆشبەرەکان ئەگرێتەوە هەرچی مرۆڤ تووشی هۆشبەر بکە هۆش و عەقڵ و مەترسی بکە لەسەر ئەم نێعمەتە گەورەی کە عەقڵێتی ئەوە حرامە هێڵێکی سوورە و تەجاوزکردنی تۆ ئێتیکابی حرامێک کردووە ئیترا ناوی هەرچیەک بێت لەوانە بۆ نمونە هەندێک فتاوە هەیە ئەڵێن ڕاجایی لەسەر بەڵام زۆربەی ڕای لەسەر جگەرە کێشان هەروەها نێردە لە کێشان هەروەها زۆرێک لەو مادانی تر بەکارهێنانی هەروەها تەنانەت خودی دەرمان لە دەرمانخانەکان بەبێ ڕەچەتە و شارەزایی دکتۆری پسپۆر بەڕاستی بەکارهێنانی مەترسیە ئەوانە هەمویان کۆمەڵ ڕێکار نەگەر تند مامەڵەی لەگەڵ نەکات هەبێت دەستگا ئەمنیەکان نێن لەسەر ئەم پرسە زۆر تند بوەستن ئەوە مەترسیەکی گەورە پێکەڵە بێ ئەو کۆی مامۆستای پێشوو ئاماژەی پێکرد ئەوەی پێدەوتێ بێکاری و بێ پەیام و ڕیسالەیی کە لەناو خەڵکە ئێستا بڵاو بۆتەوە مادەی هۆشبەریشی بۆ ئیزافە ببێ وەڵای تر ئەنجامێکی بۆ دروستە بێت چەند ساڵێکی تر کەس ناناسێتەوە بەڕاستی زۆر باشە کاری دانەکەواتە ئەو یاسا تازەی کە ئێستا دووخوێنەوەی بۆ کراوە هیچ باسێک لە نێرگە لە خانەکان و مەشروبخانەکان و جگەرە فرۆشتن و بەتایبەتی ئێستا و نێرگەلەی کە لە بازاڕایەوە وەکو مامۆستا بەڕێزەش باسی کرد هەر بە بەرنامە بۆ داڕێژرا و مادەی هۆشبەر تێکەڵ بە نێرگەلەکان دەکرێت نەخێر باسی نێرگەلە نەکراوە بەڵکو ئەم دەستگانی کە مۆڵەتە دەن بەم جۆرە نازانم جۆرێک ناویشی چی لێ ناوی گازینۆیان ناویشی ڕێکوپێکیان لێناوە بەڵام ناوەکەی زۆر جیاوازە لە ناو ڕۆکەکەی چونکە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە هەرمانەوە لەم کازینۆوانە هەر دروستکردنی دیزایانی بیناکان لە هەرێمی کوردستانە بەداخەو خاتی دووەم و سێمی زیاتر ئەڵێ ڕێک بۆ ئەو شوێنانە دروستکراوە ئەم مۆڵەت پێدانانە هەمووی دەرگایەکی خراپی کردوتەوە چونکە دایکی هەموو خراپەکان ئەم مادە هۆشبەرانەی کە بەکارهێنا مەشروباتی ئەوی ناویان ناوە ڕۆحی ئەمە جۆرە مەشروبات بچێک کە بە شێوەیەکی دیاری کراوە بە کەسێکی تر بیفرۆشێ زۆر وە مەسیحی بیفرۆشە چونکە لە ئاینی مەسیحی دەستکاری کراوەکە نەک مەسیحی ڕاستەقینەکە حەڵاڵ کراوە بۆی هەیە هەڵگرانی ماینە بیخۆن و بیکڕن و بەکاری بێن ئێستا موسڵمان زیاتر ئەمە بەکارێنێ من ڕێپێوانێکی خەڵکی عنکاوم لە ساڵانی پێشوو بینی هاوارە نەکران و بەسکە موسڵمان هەمووی ئەو شارۆچکەی ناخۆش کردو و هەراسانی کردوین ئەمە مەترسیێکی گەورەیە کەواتە تۆ بێ و لایەنە پەیوەندیداران ڕاستیە بزان و ئەمە ڕاستیە کە زەنگێکی مەترسیدارە ئێستا کتابینەکەن چەند ساڵێکی ترە بێ کارەساتە دروستە بێ ئەو سەری دەر نابێ ئەڵێ وەلا عاقبەت لا يحمد عقباها مەترسیەکە لێرە یەکەمیانەوەیە کە ئەگەر نێن بە تەواوی جگەرە و ڕیکلام بۆ جگەرە کە ڕیکلام بۆ جگەرەکردن قەدەغەیە بەڵام لە هەندێک شوێن ڕیکلامی بۆ کرێ و هەموو جۆرەکانی لە کوردستان بە هەرزانی دەسەکەوێ و منداڵی ژێ فرۆشێ هەروەها ئەو جۆرە مەشروباتانی کە ئەفرۆشن لە تەرمۆزا لەسەر چیاکانی هەندێک ناوچەی کوردستان ئەفرۆشرێ منداڵی خوار 18 ساڵی فرۆشێ یەکتر لەوانە و نێرگەلەخانە و گازینۆوانە یەکتر لەوانە ئەم جۆرە مەترسیانە بۆ قۆناغەکانی بە تایبەت ئەوەی پێی دەوترێت سەرەتایی بەهەلق بوون لە مەدرسەکان و دەست پێ نەکەین نابێ لە مزگەوتەوە دەست پێ بکەین بەتەندا ئەوە ڕاستێکی گەورەیە چونکە بەشی زۆری ئەوانەی دێنە جومعە و جەماعەت ئەمە بەکار نایەن دکتۆر عەیشە یەعەتیەڵەیە کە چوومە خوتبەی جومعە بەشێکی زۆری وتاری جومعەکان شمولی ئێمەی ناکرد ئەمە ڕاستێکی گەورەیە مامۆستایان زۆر باشە مەناعەیەکی ئەخلاقی گەورە بەکاربێنن بەڵام مەترسیە باوەڕیان وا بێت کە ئەم مەترسیە لە ناو مزگەوتە ئەم مەترسیە لە دەرەوەی مزگەوتە
و خێزانەکان تووشی بووە و هەندێک سنفی تەمەن یاخۆ توێژی کۆمەلگاوەکو گەنجەکان و مێرد بناڵ ئەوانە تووشی بوون. ئەمە مەترسێکی گەورەی بێڵێن لەو ڕۆژانەی پێشوو لە قەناتی تەلەڤیزیۆنێکەوە بینیم کە ژنۆپیاوێک بەیەکەوە مادەیان کێشاوە بە ئامانجیەوەی دابەزاندنی کێش. تۆ سەری و کارەساتە کە تۆ انحرافێکی گەورە گەیشتووەتە ڕادەی دایک و باوک بەهۆی لە جۆرێک لە خۆپاراستن و چارەسەرەوە تووشی ڕووداوێکی وا بن و دوایی سجن بکرێن و سزا بدرێن بەو شێوە. مەترسێکی ترەوەیە ئەم یاسایە مامەڵەی نەکردووە لەگەڵ حکوم دراوانی مادەی هۆشبەر جا بازرگان بنیا بەکارهێنن چارەسەری بۆ نەکردوون بەڵکو لەمە دوام یاسایان گرێت ئەوانەی پێشوو تەواو سزای کەمە زۆرە هەر چۆنێکن لە هەر کوێنەوە ڕۆیشت ئەوەی کایە لەمە دوای گرێتەوە باوەڕمان یاسا و نوقسانی گەورەیەکی پێویستە بە دەقێک بە مادەیەکی سەربەخۆ ڕاستە قانونی جینایی ئەسەری ڕەزعی نیە و مادەی 19 لە دەستوری عێراق هاتووە بەڵام ئەتوانی بە دەقێک ئەم پرسە بڵێیت کە ئەم کەسانی کە توش بوون و تووشی حاڵتی وابوون و حکوم دراون جارێکی دیکە بەڕاستی مامەڵێکی جیاوازیان لەگەڵا بکرێ ئەگەر مەشمولی نەکردن بە حکومەکانی ئەم یاسایە بەڵام بەڕاستی حەقەبەت پێداچون. زۆر باشە. کاک دانا ئایا بۆچی دەبێ ئەم یاسایە جیاوازی نەکات لە نێوان مادەیەکە لە دەرمانخانەکانە دەفرۆشرێت بۆ ئازارشکێن دەفرۆشرێت بەڵام لەو لاوە مادەیەکی مەشروب یا لە مەشروبخانەکاندا و مەشروبەی کە دەفرۆشێت هیچ جیاوازیەکی ڕەنگە و تۆی بۆ بەکارهێنەر نەبێت لەوەی کە ئازارەکەی بشکێنە یاخود سەرخۆشی کە و بێهۆشی کە و کە دەبینین ڕووداوەکانیش زۆر جار بەهۆی سەرخۆشی کەسەکەەوە چەندین ڕوودا و تاسە ڕووی داوە تاوان ئەنجام درراوە بۆچی ئەم یاسایە نایەت ئەمانە بە یەک چاو سیر بکات لە کاتێکا ڕەنگە هەردووکیان ڕێک تاوانی کۆمەڵایەتیان لێ بکەوێتەوە هەردووکیان بە ئامانجی سەرخۆشبوون و بێهۆشبوون ئەم مادانە بەکاردێنن بۆچی دەبێ مەشروبخانەکان ئازاد بن بەڵام دەرمانێکی ئازارشکێن دەبێت چوارچێوەیەکی دیاریکراوی بۆ دابنرێت. خۆی جیاوازی هەیە لە نێوانی ئەو دوکانانەی بازاڕ و دوکانی فرۆشیاری ئەو مادە کوحولیەکان لەگەڵ مادەی هۆشبەر چونکە ئەوە هۆشبەرە بۆ شێوەیەکی کاتی واتە بە شێوەیەکی کاتی شەوێک دوای ئەو کەسانی کە بەکارێنە ناوەزانن و توش بوون بۆم دەبێ ڕاستی لەرەوە بڵێم هەندێک کەسێ ئەڵێن مادەی هۆشبەرەی بەکارهێناوە یا تەلاقی خواردووە یا ڕووداوێکی سیاری کردو بۆ زانیاری هەموو مەشروبی کوردستان کەسێک بخواتەوە بە هیچ شێوەیەک بەڕاستی بێبەری نابێەوە سزای خۆی هەروەرەگرێت بۆ زانێت ئەگەر تاوانێکی ئەنجامدا ئەوە کەسێک کە بەڕاستی تاوانەکەی لەسەر لاجێ بە شێوەیە کە دەسەڵاتی بەسەر خۆیان نەشێ و خۆی بخاتە حاڵتێکی واوکە تاوانێک پاوە ئەنجامەکەی لەبەرچاو نەبێ ئەمە مەترسیەکەی نەکتۆ بەان قەسپی خۆت تووشی هۆشبەر بکەی و مێشتی خۆت بەڕاستی تووشی حاڵتێکی وا بکەی و تەلاقی خۆیان ڕووداوێکی سارە ئەمە ڕاستیەکە بە هەمووان بیزان ئەویش لێردا ئەوەیە ئەم فەلسەفە حکومڕانی کە لە کوردستان هەیە فەلسەفەیەکی عەلمانی سەرتە باوەڕی وایە کە بەڵێ ئەم شتانەی کە شەرع حەرامی کردوون بۆ کاتێکی دیاریکراو بوو بۆ خەڵکیی دیندارە بۆ خەڵکە کۆمەلگاکە نییە ئەوە تا بە ئاسانی توانێت مۆڵەتەدا بە گازین و نێرگەلە و هەموو شتەکان هەچی هەیە هەچی حرام کراوە لە کوردستان و عێراقا مۆڵەت پێدراوە ئەوانە هەمووی مەترسێکی گەورن کە دوایی بە خۆ دەیبینیتەوە کە بەڕاستی لە ئەنجامی بەکارهێنان و بە ئاسان دەستکەوتن ئەو ڕاستەکەیتی بە ئاسان بەکارهێنان و بە ئاسان دەستکەوتنی ئەو کارەساتەکەوێتەوە کە لە کۆمەلگای ئێمە گەری لێوای هەڵبەشانی زۆر هەیە گەری کێشە خێزانەکان زۆر هەیە گەری تاوان و تاوانکاری زۆرە تۆ لایەکەرەوە بە چاکسازەکانە بزانە چ کارەساتێکە ناوبەناو پێویستە پەرلەمان قرار یاخود بڵێن یاسایەک دەرکا بۆ لێبوردنی گشتی ڕەنگە تۆ پێ سیر بێ بەڵام خۆی خودی بەڕێوەبەرانی چاکسازەکان هەموو هاواریان ئەڵێن بەرناکەوێت شوێنەکە شوێنمان نییە ئەمە کارەسات نییە کە ئێمە بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە ئەوەی پێی دەوتێت لە هەمشا بژین لە پەراوێزی کۆمەلگا بژین لە شوێنێکا بن ئازادیەکان بەندکرابن ئەمە دیوێکی زۆرمان لە گازینەوەکان بەشێکی زۆرمان ئەوانە لەگە سەری کێشە خێزانەکان کە باوەکە دادۆرێک ئامارێکی وتووە کارەساتێکی گەورەیەکە ئێستا باسێکە لەو داوانێکە ئێستا هەم کە حەسم نەبوون تا کۆتایی پێنان ئەمانە کەواتە ئەنجامی چین ئەنجامیان شتەیە کە بە ئاسانی بڵاو بوون. کاتێک کاک دانا باسی چاکسازیەکانت کرد بە پێو ئامارێکە چەند ڕۆژی ڕابردوو یەکێک لە ڕێکخراوەکان لاولێر باز دەکا لە ئەنجامی ئەو توێژینەوەی کە کردویانە نزیک بە 19-20 پارێزگای عێراق گەڕاون لە 35 چاکسازیەکانی عێراق ئێستش مامەڵە و بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەریان تێدا ئەنجام دەدرێت
ئایا ئەمە چۆنی ڕوودەدا؟ ئایا ئەمە چۆن دەبێت ڕوبەڕووی ببێتەوە کاتێکە ڕەنگە یەکێک بە تاوانێکی هاتوچۆ یا تاوانێک کە کردوێتی لە ڕووداوێکی هاتوچۆیە کەوتبێتە زیندانەوە بەڵام بە سەرخۆشی بە توشبوو بە مادەی هۆشبەرەوە دێتە دەرەوە، یاکێک چقۆیەکی لە کەسێکی ترداوێ بەڵام دەچێتە ناو زیندانەکانەوە تووشی مادەی هۆشبەر دەبێتە بەکارهێنەری. ئایا ئەمە چیمان پێ دەڵێەوە تا چەندە مەترسیە لەسەر باقی زیندانیەکانی دیکەش ئەگەرچی بە غێری مادەی هۆشبەر چوو بنە ناو گرتوخانەکانەوە؟ ولی ڕاستیدا بێ ئەمە بڵین ئەم زانیاریانەی جەناب فەرمووکەواتەمانەی ئێمە چاکسازی نییە، واتە ئەگەر زەلامی ساق بچێتەوە شوێنانی کە پێی دەوترێت چاکسازیەکان لە هەرێمی کوردستانەوە سەر بە وەزارەتی کاروبارە بەڕاستی لەوێدا فێری جۆرەها تاوانی دیکە بێت کە هاتە دەرەوە تاوانبارێکی شارەزا دەرەچێت، نەک کەسێکی چاکساز، یعنی چاک نەبووە بەڵکو بۆ بە تاوانبارێکی ڕاستەقینە. ئەمە چاکسازیەکانی ئێمە کەواتە خاڵیە لە هەموو فەلسەفەیەکی چاکبوون و باشبوون و چاکردن. ئەو چیرۆکانەوەمان پێڵێ ئەوەی کە بەڕاستی بۆ ئێمە مەترسیە وژی ئیدارەی سزنەکانە بێ زۆرتر وریابن. گوێم لە بەڕێوەبەری گرتوخانەیەک یاخود چاکسازیەک بوو لێرە بوو تیماوەیە کە من دەست بەکار بووم هەندێک مادەی هۆشبەرە هاتە ناو چاکسازیەکانەوە، هەموو پشکنینێکمان تون دەکرد کە چێرە هات. دوای تەماشامان کرد بەڕێوەی کاتەوە ئێستا ناکرێت من لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەوە بێڵێ خوشکێکە هێنێ بۆ براکەی. ئەمە مەترسێکی گەورەی بۆیە هەموو جۆرە خواردێکمان قەدەغە کرد، هەموو جۆرە بەکارهێنان و هاتچوو ئەوانێکمان قەدەغە کرد ماوەیەکی زۆر ئەم جاتوانین. کەواتە لێردا زۆر ئێمە بەڕاستی لاکردنەوەیکی ودمانەوێ، تەنها دەرچواندنی یاساکە گرنگ نییە، لایەن ئەمنیەکان پێویستە وتر مامەڵە بکەن. گوێم لە هەندێک بەرنامە بوو بەڕێوەبەری یەکێک لە تیمەکانی گرتوخانەکان یاخود ئاسایش بۆ پرسی، چونکە مۆزوعی هۆشبەر مەلەفێکە لە لای پۆلیس نییە بۆ زانیاریتان، مەلەفێکە لە لای ئاسایشە و ئەوان سەرچاوەکانیان زۆرترە واتوان بە ئاسانی مامەڵە بکەن و بە ئاسانی بیدۆزنەوە. ئەو باسی هەندێک نموزەجی و ئێمە نیشاندا وەکو ئێمە وەکو بینەر تەماشامانە کرد کاتە بینیمان بەرگە پشتی لەگەڵیان مادەی هۆشبەر هاتووە و بە ڕۆکە بەسەر هەرێمی کوردستانە هاتۆ کوردستان کراوەتە ترانزیت و زۆرێک لەو ئامارانە کە ئینسان تووشی شۆکە کا بەڕاستی. بۆیە ئەو دەستگانە پێویستیان یەکەم بە ڕاهێنانی زیاتر هەیە، یعنی واتە تۆ فقط بە هەڵگری بڕوانامەیەک بی بۆ چارەسەریان پرسە نابێت، پێویست بە ڕاهێنانی زۆر ورتر هەیە، چونکە ئەم کەسانی کە بکەری ئەم تاوانن زۆر تەفەنونەکەن، واتە شارەزاییان زۆرە، هونەری زۆرتر بەکارێنن بۆ گواستنەوە و بازگانی پێوەکردن، چونکەوان ئامانجیان قازاندە ئەم قەدەغە کراوە چۆن قازانجی لەسەر بکەن بەو ڕێگە هونەری تیاکەن. یەکتر لەوانە بەڕاستێژە و هەڵمەتێکی وشیاری زۆر قوڵە لە هەموو ناوەندەکانی خوێندن، لە هەموو دوکان و بازار و بەڕاستی هەموو ئەوەیەک بگرێتەوە خێزانەکانی کۆمەلگای ئەمە بگرێتەوە کە مادەی هۆشبەر مامەڵە هەم حرامە هەم بەکارهێنانی هەم کەوتە سەر ئەو ڕێگە. حاڵەتی ئەخیر کەسی توش بوو وەکو نەخۆش تەماشا بکرێت، وەکو لادانێکی کاتی پێویستە چارەسەر بکرێت. گینا ئێمە ئیشمان واتە ئێمە ئامانجمان بریتێ لە ناوبردنی نەخۆشی نەک نەخۆشەکان لە ناوبەری. ئەمە ئامانجێکی گەورەیە گەتوانیمان وا بکەین بە یاسا و بەدام و دەستگاکان ئەوە سەرکەوتوو بینەگینا بەڕاستی ئێمە دەچینە ڕێزی ئەو وڵاتانی کە بەداخەوت و شاتن بەکارسات. زۆر بە کورتی کاکدانا بە چاکسازیکردن لە یاسایە بە یاسایەکی تۆکمەوە ئێمە سە تا چەند دەتوانین ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان ببینەوە لە هەرێمی کوردستاندا؟ من باوەڕم وایە ڕێژێکی زۆر کەمی بۆ دانێ بوونی یاسا زۆر باشە و هەمیشە فەوزا زۆر خراپەوە بێیاسایی و بێسەروبەندی زۆر خراپە لایەنە پەیوەندیدارەکان هەمیشە یاسا دوای مامەڵا کا لەگەڵ کەسی توش بوو، کەسی لادەر، کەسی بەکارهێنان، کەواتە ئێمە لە بەردەم واقعێکی تاوانکاریان ئەمجا یاسا مامەڵەیەکان، بەڵام ئێمە ئامانجمانەوە کۆمەلگاکەمان خاوێن بێ، کۆمەلگای ئێمە پارێزراوە بێ، گرنگەوە نیە هەبوون تۆ سەلامەت بین، گرنگەوەی تەواوی خێزان و کۆمەلگا و ناوەندەکانی خوێندن و دوکان و بازار ئێمە سەلامەت بێ. هەموو ئەم ڕاستیانە ئەوەیە کە ئێمە دوجار بە تەواوی دەتوانین بەرەنگاریان پرسە بینەوە بۆ میکانیزمانە ئاماژەم پێدا ڕۆڵی مامۆستانی بەڕێز و ناوەند و ڕێکخراوەکانی تایبەت بۆ پرسە، هەروەها ناوەندەکانی خوێندن بە تایبەت، هەروەها ئیشکردن لە سەرفیئەیەکی عومری دیاریکراو بۆ تایبەت تەمەنی گەنجان کە ئەچنە و شوێنانە، پاشان لایەنی پەیوەندیدارەکان بە تەواویمانە هەموو گازینەوە و نێرگەلەخانە و چیوچەکان هەموو قەدەغە بکەنەوە گەر حکومە دەیەوێن بەرەنگارێن بێتەوە بەڕاستی مۆڵەت ئێمانە هەم وەرگرێتەوە کۆتایی دێنێ بەمانە. ئەمجا ئێمە دوجار ئەخیریشان ئەو کەسانی کە حکم بوون بە یاسا کۆنەکە حەقی وایە مامەڵێکی جیاوازیان لەگەڵ بکرێ و ئێمە بین چارەسەری ئەم پرسانە ئەم کەسە توش بوانە بکەین نەکو سزان بین.
زۆر سپاس بۆ بەڕێز دانادارا ڕاوێژکاری یاسایی کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاری و قسەکانت. بینەرانی عزیز، بەرنامەی گفتوگوی ئەم شۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە و گفتوگویەکی دیکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ماڵتان ئاوە.